نهێنی سەردانەکەی بافڵ تاڵەبانی وەفدیەکێتی بۆ بەغداد. بافڵ تاڵەبانی لە نێو کۆبوونەوەکان چی گوتووە؟ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ژمارە 44 خۆی لە ماوەی سەرۆکایەتی یەکێتی بۆ بەغدای پایتەختی عێراق ئەنجامدا. بافڵ تاڵەبانی پێشتر 43 جار چۆتە ئەو شارە کە بە جۆرێک 6 سەردانیان بە یاوەری هاوڕێیانی لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بووە. 38 جاریش بە تەنها چووە. لە کۆتا سەردانەکەی ئەم جارەشی کە دوای دابڕانی بۆ ماوەی مانگێک لە بەغداد و بایکۆتکردنیەتی لەلایەن چوارچێوەی هەماهەنگی لە کۆبوونەوەکانیان کە پێشتر ئەویش بەشدار دەبوو. بە پێی زانیاریەکانی تیوار، تاڵەبانی بۆ 2 پرسەردانی پایتەختی کردووە، جگەل لاگلەی بایکۆتکردنی لەلایەن حزبەکانی نێو چوارچێوەی هەماهەنگیەوە، ئەویش بۆ پرسی هەڵبژاردن و باس و خواستی یاسای نەوت و غاز. با پێی هەندێک زانیاری تایبەت کە دەستی وارکەوتون، بافڵ تاڵەبانی لەگەڵ 4 لە سەرکردە شیعەکان لە نێوانیاندا حادی ئامری و خەزعەلی و سوودانی باسی لا دروستکردنی بەرێکی تۆکمە کردووە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە شارەکانی کەرکووک و سەلاحەدین. بەڵام هادی ئامری داواکەی ڕەت کردووەتەوە، گوتوویەتی ئەوان بە تەنها بەشداری دەکەن و نایانوێت لەگەڵ کەس هاوپەیمانی بکەن. جگە لەوەش تاڵەبانی لە نێو کۆبوونەوەکان گلەی کردووە کە بە بێپرسی ئەو لە ژێر گوشاردا سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ناچار کراوە وادە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی کوردستان دابنێت. گوتوویەتی ئێمەش لایەنێکی سەرەکی پێکهێنەری حکوومەتی هەرێمین و دەبوو پرسمان پێ بکرایە لە دیاریکردنی 25 شوبات وەکو ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن. لا سەرپرسی یاسای نەوت و غاز تاڵەبانی گومان و ترسی هەیە لا پشتی ئەوەوە ڕێککەوتنی نەهێنی کرابێت و لا نێو یاسای نەوت و غاز کە بڕیارە مانگی داهاتوو بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جێی داخوازیەکانی ئەوان نادیدەگیرا بێت. هەر بۆیە داوای گەرنتی لەلایەنە شیعەکان کردووە و گوتووشێتی لا پرسی غازی سروشیدا من لە پێشترم نەک خەڵکی تر کامە بەستی مەستوور بارزانی بووە. هەروەها گوتوویەتی غاز لە سنووری مندایە و بە ئاسانی ناهێڵم ڕێککەوتنە نهێنیەکان لەم بوارەدا سەر بگرن. پێش سەردانەکەی بەغداد تاڵەبانی سەردانی لەندەنی کردبوو لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە باسییان لەسەر سوتەمەنی و لە نێویاندا غاز کردبوو تا ئەوەی لە کەناڵی LBC بەریتانی گوتی کوردستان ئەوەندە غازی سروشتیمان هەیە کە بەشی هەموو ئەوروپا دەکات. لا ئێستا شەخراپی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوو پارتە سەرەکیەکەی حکوومەت وای کردووە کە هەر یەکیان بە ئەجندایەک کار لەسەر پرسە چارە و سازەکان بکەن و ناکۆکیەکانیش کاریگەری قورسی لەسەر قورسایی هەرێمی کوردستان لە بەغداد داناوە. سەردانەکەی ئەمجاری تاڵەبانی و هاوڕێکانی بۆ بەغداد لە کاتێکدایە کە پرسی یاسای نەوت و غاز و هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان لە ئارادایە. ئەمەش گومان و دوودڵی لای پارتی دیموکراتی کوردستان دروست کردووە.